جەنگی بایۆلۆجی واتە جەنگی جیهانی سێم لە جیهانە تا ئێستاش بەردەوامە. ئەم جەنگە بە تەنها کاریگەری نەبووە لەسەر جەستەی مرۆڤ یان تەندروستی مرۆڤ، کاریگەری بووە لە سەر ئابووری مرۆڤ، پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەگەڵ ئەوەشە هەڵوەشانەوەی هەموو ئەو ئیش و کار و نەخشانی کە مرۆڤ داینابوو. ئێمە لە کوردستان کەسێک نییە پشتیوانمان بێت جگە لە خوا، کەسێکیش نییە هاری کارمان بێت جگە لە خوا. بۆیە داواکەم لە کۆمەڵانی خەڵکی کوردستان پڕ بەدڵ داوایان لیەکەم خۆیان بپارێزن لەم جەنگە بۆ ئەوەی سوپای کۆرۆنا پەلامارمان نەدا هەومان لە ناو بێت. سوپایەکی ئەوەندە توندوتیژە چ جۆرە چەکێکیشمان نییە بەرەنگاری بینەوە. بۆیە داواتان لیەکەم کۆمەڵانی خەڵکی کوردستان لەم لادێ جوانی کوردستانە و لە شیوەکەڵەوە پێتان ڕائگەێنم با خۆمان پارێزین، با خۆمان پارێزین، وڵاتەکەمان پارێزین، بۆ ئاساییشی کۆمەڵ پارێزین. من لە بناری سوورچێوم، لە کوێستانەکانی سوورچێو، لە مەملەکەتی کوردەواری بەهەشتە جوانەکەی شارباژێری سەختم، لە ناحەی سیوەیلم واتە باسنێ، لە ئاوایی شیوەکەڵم. وەرن بابەیەکەوە دەلاخەکان بکەینە سەر پشت، باوەش بکەین بە جوتیارەکانی کوردستانە و دەستیان بخەینە سەر سەرمان و پیان بڵێن ئاسایشی خۆراکمان بۆ دابین بکەن، پێشان بڵێن هەرچی جوانی و زمانی پاراوی شەلای ئێوەیە. ئەگەر ئێوە ئامادەن، من خۆم و خاکە نازەکەم ئامادەم، وەرن بەیەکەوە با پاراوی باخەکانیش بکەین. فەرموو. ناوچەی سیوەیل ناوچەیەکی شاخاوی و چەم و لێڕەوار و سەختە. 3 جار یان 30 جار وێڵ ئەبی و ون ئەبی شارەزانەبی قورسە بۆ غەریبان چونکە دژوارە گەلێ گەلێ. بەرزترین چیا لە سیوەیل شاخی گمۆیە 2382 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە، پاشان شاخی سوورچێو تێ 2230 مەتر و ئەوجا هەزارکانیان و گەڵام 1785 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزن. لە ساڵی 1851 پاشی داڕمانی مێرنشینی بابان لەلایەن تورکە داگیرکەرەکانی ئیمپەراتۆریەتی عوسمانلیەوە یەکێ لە پیاوە ناودار و بەناوبانگ و خاوەن دەسەڵاتەکانی ئەو مەملەکەتە واتە ناوچەی سیوەیل و بناری کوێستانەکانی سوورچێو مەحموو ئاغای سەلیم ئاغای شیوەکەڵ ئەکەن بە قایم قام. عوسمالی وتوێ قۆزا یان قەزا لە شارباژێر و مەڵبەندی دەسەڵات و قەڵەمڕەوی حکمی هەتا پێنجوێن بەهۆی یونسخانی حاکمی بانی ڕۆژهەڵات دەسەڵاتی لە ناوچەی بانەش بووە و مقڕەکەشی لە ئاوایی شیوەکەڵ بووە. ئەم پیاوە 500 فەنگچی بووە. شیوەکەڵ 700 خان و ماڵ و بارەگای سەربازی و دەبەرێک درو و 3 چەخماقساز و دەیان ناڵبەند و ئاسنگەری لێبوو و 40 هێستری بووە. 20یان لە بەغدا و 20ەکەی دیکە لە وڵاتی خۆی ناردۆتە تەورێز بۆ بازرگانی و هێنانی شمەک لە شوێنی کارەکەی واتە لە بیڵاتەکەی لە گوندی شیوەکەڵ 60 فەنگی تەلیعەی بووە. عەزیز پاشای موسەڕیفی سلێمانی و عوسمانلیەکان لەم دەسەڵاتە فراوانە ترسیان لێنیشتووە و موسەڕیف ویستوێتی ئیدی لە ناوی بەرێ، بۆیە بانگهێشتی سلێمانی ئەکا. ئەم پیاوە واتە مەحموو ئاغای سەلیم ئاغای شیوەکەڵ 500 فەنگچی لەگەڵ خۆی بردو لەسەر کارێزی دایکی پاشا توی مەلیکی ئێستا خێوەتیان بۆ هەڵدا و ژەهریان لە قاو کردو و دەمە و ڕاست شەهیدیان کردو لە گۆڕستانی پیرخەیری یاسان لە گوندەکەی خۆی نێژراوە لە شیوە
شیوەکەڵ سیوەی لە ڕووی جوگرافیەوە دابەشیان کردو بە سیوەیلی سەخت و سیوەیلی تەخت و سیوەیلی ئالان شیوەکەڵ لە سیوەیلی سەختدایە لە بناری چیایی سوورچیە و لە هێسووی کێوی بابڕەشی ماڵ بۆ تا گەڕێکی ئەو بەرواتە شارێکی زۆر گەورە بووە 600 ماڵی تیا بووە گۆڕستانی گەورەی دێرین و نوێی لێیە سڵانکان و مامنەبی و سەریگۆڕێ ژمارە کوپەی دەخمەی زەردەشتی تیا دۆزراوەتەوە شیوەکەڵ 1471 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە 82 کیلۆمەتری باکووری خۆڵاتی شاری هەڵمەت و قوربانیە مامە کەمالی مام عومەر و مام حەسەنی مام فەرەش باس لەو مێژوانە ئەکەن با بچینە خزمەتیان و سەرەتا مامە کەمال بدوێنین و پێی بڵێن مام کەمال من شتێکم بیستۆ لەسەر ئەم دێە ئەڵێن لە هێسوو هەتا گەڕێکی ئەو بەر ماڵ بووە بەڵێ ماڵ بووە بەڵێ هەتا یەکێکەڵی 1600 ماڵ بوو یەکێکەڵە 600 ماڵ بووە تۆ چۆن هینەکەیت من کە بیستومە لە باپیرەمەوە کە حاجفەتا بۆ بیستومە لە هێسووەوە هەتا چێتە گەڕێکی ئەو بەرێ ئەملا مرکەزە ڕووخاوەکەەوە کە ئێستا ڕووخاوە ئەوە ماڵ بووە کوورێ ئاسینگەری لێ بووە چەند ماڵە بوو ئاخر باپیرەمەگو 600 ماڵ بۆ 550 600 ماڵ بوو کە حەسەنی ژە فەرمیێ من بیستومە ئەو لە من تەمەنی دیاترە بەڵێ بۆ 1500 ماڵ ئەمە فەرمی ئەو وا فەرمێ ئاسنگەری تیا بووە تیا بوو ئاسنگەری ناڵبەند ناڵبەنی تیا قاوەخانە و چای تیا بوو چاخانەی تیا بوو باشە ئەی نانەوە خانە و نانەوەخانەشی تیا بوو کەواتە باری نیوە شارێک بووە نیوە شارێک بووە ناحیە بووە لە هەموو شوێنێکەوە مسلمانان هاتون بۆ ئێرە وایە ڕاستەکەی وایە بۆ تیجارەت لە سەردەمی تازە شەوازم وەسا حەمەومین ئاسنگەر بۆ وەستا حەمەمین ئاسنگەر بۆ لەو بەرێستا چڵێ توی گەورەی لێوە چی دروستە کرد لە ئاسن لە ئەو ئاسنگەیت وەکو گاسن و وەکو پاچ و بێڵ و تەوراس و داس و ئەم شانەی هەموو دروست دەکرد وەستا حەمەمین کە لێرە بوو باشە زۆر باشە ئێرە شیوەکەڵ ناحێ بووە ڕاستە ئەمە مەحموو ئاغای سەلیم ئاغا لە ساڵی 1954 لێرەم بەڕێوەبەری قەزا بوو بەڵەوە لە باپیرەمانەوە اینجا 6 ساڵ لێرە حکمی کردووە ویستی هەرێمێکی سەربەخۆ دانی لێرە ئەوە بوو ئیتر عوسمانەکان پەلاماریاندا ئەم شاخە ناوی چێەوە ئەوە بەریشینی پیا بەرێشین و ئەمە بابڕەش و ئەو بەری هەمویان لێگرتن بوو بە تەقە و ڕقەوەم لاولا مەحموو ئاغایان گرت هەسان ناحەکان گواستەوە بۆ دەوروبەری لای باسنیە باشە ئەمە بە بۆین کەم باپیرە ئەیگەڕایە باپیرە ئەوی ڕووسەکان کە پەلاماری داوە لەم کوێستانەکانی سوورچیە و عوسمانیەکان پەلاماریان داون و خەڵکی ئێرە و باپیرەم ئەیگەڕای و عوسمانیەکان ڕووسەکان شکانوە تاک و ئێران نازام ئاوی ئاراز بۆ کێ بووە لەولاوە کە ڕووسەکە بەسەریانە هاتوۆتەوە هێناوێتی هەتا ئێرە لەم پشتەوەیەمە هەتا ماڵی ئێرە چوونە قوڵەکەڵان لەوێ ئەسە کەلاوی لێن ئێران چۆڵ کردووە ئێران چۆڵ کردو لەم بردن و هێنانی جەنگەیە هین کەوتەوە گرانی دوای ئەوە ئەنجا دوای ئەوە گرانی گەورە کەوتۆتەوە ئەڵێن حەمە سوورێک بە خۆی و حەو کەسۆ لێرە ئەمری خۆی بەڵە حەمە سوور لەو خانووی ئەو لا بۆکەوە سەرجێ خانوەکانی لەوێ ئیماڵی کاکەڵای کڕیویانە ئەو حەمە سوور بەخۆی و حەو سەرخێزانەوە کە لە ژوورەوە لە برسان گرانی بۆ هیچ نەبوو بیخۆن پەنجەرە دەرگاکان مەحمووی مامساڵە هەبوو وتی دوو هەمانم کردوتە پشتم هەمانە بەڵێ چوون بۆ موکریان بۆ جۆن کڕیوە بۆ گەنم بەڵێ ئەی هاتوۆتەوە لەو لاوەگەمی نێناوە جۆی هێناوە جۆکە کە هاتوۆتەوە سەیرەکە یەک کەس لە دوو برا و دوو خوشک و باوکی دایکی هیچیان لە ژوورەوە ئەمری خۆیان کردەوە بۆچی نەنێژراون هەتا ئەنجا هەستاوە ڕۆیشتووە لە جوەکەی نەختێکی کردو دیگرفانی نەی بردەوە ڕۆیشتە و بەرەوهینە ڕۆیشتەوە دایک و باوکیوانە هەمووی لە برسان باشە مامە کەمال بۆ بێرە ئەڵەن شیوەکەڵ وڵی تر پیاوی گەورەی تیا بوو پیاوی ئازای تیا بۆ وەختی خۆی و ناوە ناوە شیوەکەڵ ئێمە ئاوا بیستومان ئاوا بیستانە منیش بە شێوەیەکی تر بیستوماڵێن شیوێک کەڵی تیا بووە خۆت زای کەڵی کێوی هەیە وانە بێ ئەوە شەبوو بێ من ئەوان نازانم وا ئەڵێن ئێرە ژمارەیەک شخصی تایە شخصی ئەوە پیرخێرە پێرخێری شاهۆ ئەڵێن بەشێکی لێرە بۆ نازانم ڕاستە ئەوە بابڕەشە وایە ئەسحاب ڕەشە بابە دەروێشە مام نەبیە ئەمانە ئیمامی شەهید ئیمامی ئەمانە چین
وڵی تر نازان وەختی خۆی کە هاتوو نێرە لە شەڕی ئیسلامیە کە ئیسلام زاڵ بوو و ڕۆشتووە کە کافرەکانی بەرەوسەرەوە بردو ئەمانە شەهید بوون و تاوان ئێمەوامان بیستەوە کە بەناوانەوە ئیتر نسرگان هە بۆ لێرە ئاوا بۆ لێرە شەهید بوون و ناشتویان و بە باشە خەڵک کۆن چوونەتە تەواف بۆ سەری چوون بەڵێ ئەگەر بیرێ بێ بەردەکان ئاوا ئێنا لە قبرەکەیانە ئەگەر بیگرێت ئەوە حاصڵە بەڵێ ئەوەمان بیستۆ و دی بە چاوی خۆشم بەچوی خۆشە دیوتەوە وانیان بە کێلەکۆنا خۆ بەت بەردێگری ئاسا بۆ بەردێو نێگری باشە هیچیان بۆ کۆکە ڕەشە ئەمانە چوون خۆ خەڵقا چوو بۆ کۆکە ڕەشە بۆ ژانە چک بۆ ئەنوای مار پێوەیە چوون بە دەوری شخصەکە ئەپارانەوە بۆ ماوەپارێ لە خوای گەورە تۆ بۆ ماوەپارێ کە خوای گەورە شفای ئەم نەخۆشەمان بۆ بنێرێ ئەمە مافی ئەم نەخۆشەمانەوەیەتی بەڵێ مامەکەمانە بووە جاران خێڵە خوارە بوو بەڵێ بووە ئێوە شوێنێکتانی لەسەر ماڵەکان ماڵە وایە دەشتی ماڵە کوردەکانە کەواتە ئەوە دەرەکەوێت کە 100 ساڵی بەر لە ئێستا ئێرە شوێنی هاتوچۆی بەڵێ کورد هاتوونە و کوردانەی سەرەوە کە جا بوونیا هەچی بۆ خێڵە خواران کردەوە بە حیوانی زۆرەوە هاتوون لێرە هەواریان هەڵاوە تا پاییز هاتوو و پاییز دەڕۆشتونەوە بۆ گەرمێنێ بۆ خوارەوە بۆ ئێرە و هەتا چوونە ڕووی ئەو دوێشکە پێڵنکانی هەرمێلە ئەو دی و دوودەوەی ڕووی ئێرانە ئەرمێلە لەم شوێنانە نیشەجێ بوون و جێگیر بوون و ئەڵێن گوایە 500 وڵاق لێرەوە بەڵێ چۆ بۆ بەغا بەڵێ لە زمانی ڕەتوڵاغا 500 بۆ 600 وڵاق ڕۆیشتووە بۆ بەغا ئەو وەختێ سیارە نەبووە هەتا لە بەغاشا سیارە نەبووە چۆتە ئەوێ لەوێ خشتی هێنا وەکو شتی قوماش و خورما و چەکر و چا و برنج و ڕۆن و ئەم شانە هاتووە و ئەنجا لێرە ئیتر هەر ماڵی خۆی یا ئەوەی کەنەی بۆ بەشی فەقیرەکانیان لیا و ئەنجا بەرەو ئێران بردویان لێ وەکو تیجارەت لێرە سەر قەبرانێکی زۆر هەیە لەم بنارە لێش زۆر ئەمە دلیلی ئەوەیە کە دیەکەتان دێکی کۆنی سەردەمی زەردەشتەکانوی ئەو سەردەمانە بووە ئەڵێن هین دۆزرا کوپە کوپەشی لێ دۆزراوەتەوە لەوێ گاوداریێکیانین کرد و کاک جەماڵین کرۆ کوپەی تیا بووکە ئەوە بەرە بۆ مام حەسەن ئەوە بێردەست ئەو مام حەسەن تۆ بیخەلای دەمتەوە بیخەلای دەمتەوە تۆ هینەکە دی بوو کوپەکە دی بوو بەگە من دی بوو گەورە و جوان و کوپەیشی گەورە بوو یاری باوەڕکە دوو سەلابێ چۆ ناوەوە سێدانە زۆر گەورەش بوو چیان تێ کرد وەڵا پایزان دەڕوشتیان تێکرد گەنم و باشە دوو پیکاپە بوو لەم مەملەکەتەیە ئیشەکرد پیکابێکیان هی عمەری حەسەن پاڵتۆ بوو بەڵێ بیردیە بەڵێ یەکیان هی حەمەی گەردەشی حەمەی سعا گەردەشی ئەو نەبوو حەمەی گەردەشی ئەمە خەڵکی برد بۆ شار و شتێ سلێمانی و ئەشای بووە بر نەفەر و لەو سەرەوە گەشت کابرا شتی بووە پێ هێنایە بۆ ئێرە و ئەی پێش ئەوە ئێ بە کەروبارە چوون بۆ سلێمان بەڵێ ئەلێرە بە چەند سعات دەگەیشتێ وەڵا لێرەوە بە تقریبان بە وەختێک وا بوو بە شەژ و ئەجا ئەچوون و هاتنەوە پێش تۆ باو باپیرانتان بەڵێ لێرەوە ئەچوون بۆ قەیتولی قەیتولی لای سەنگاو بەڵێ لێرەوە ئەچوون بۆ کەلار و کفری و ئەچوون بۆ کەرکووکی کوردستان و وانەبوو بۆ خەرە هەنجیر و چیانە بەر وەڵا هەناریانە بۆ مەملەحە هەرمیانە بر تریانە بر ئەیاندا بەچی ئانا بەگەنم و بەجۆ ئەیانە بەگەنم و بەجۆ وەڵا هەرڕا بە پاران نەیە بەگەنم و بەجۆ بەڕێ تۆ لە ساڵی 56 تەلەبە بووی لێرە بەڵێ مامۆستاکەتان کێ بوو مامۆستاکەوە مامۆستا ئەکرەم بوو لە پۆلی چەند بووی دوو بووی لە یەکەوەی تر ئەو لە پۆلی مامۆستا ئەکرەم لە پۆلی دوو بوو کچ لەگەڵ ئێوەی خوێن بەڵێ خوێن ئەرەوەڵا ینی اینی خوانجا بوو هۆدی خوانجا بوو بەڵێ پۆلەکەی خوان جا بوو نەک تێکڵاو بێ باشە مامۆساکرەمە بیریە بەڵێ کچیش لەگەڵتانە ئەی خوێن بەڵێ دا ئەو بەرەو دەست مامە کەمال فەرمووت تۆ لێرەوە خەڵک ئەم میوەیە برد ئەیاندا بە گەنم لێرەوە بارە هەرمیە و هەنار و ترش و گوێز و باریان کردووە بەڵام ئەوە کاچوون بۆ قەرانگیر و قەیتول و ناحیەی سەنگا و ئەم چونانە بۆ مەملەحە و کاچوونە ئەوێ دەشە و ڕۆژ هەشە و ڕۆژیان پێچەوە وڵاخە بەردەی پێوێ ئەگە گوێرێژ پێ بێ بە 15 شەوی نەچوو نهاتۆتەوە
ناحەی سیوەی لە باسنەیە 1570 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. قەزای شارباژێر کە مەڵبەندەکەی لە شارۆچکەی چوارتایی جوان و زیێڕینە 1589 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. ئەم قەزایە واتە قەزای شارباژێر 1056 کیلۆمەتر چوارگۆشەیە، 22,400 دۆنم بەراوی هەیە. بە پێی یاسای ژمارە 58 دەوڵەتی نوێی عێراقی لە 27 5927 بەڕەسمی قایمقامێت لە چوارتا دامەزراوە. ناحی سیوەلیش لە ساڵی 1950 ناحێ بووە. کەمالی حاجی شەفیق بەڕێوەبەر بووە لە کەنارۆ بە وڵاخ بە 3 سەعات چۆتە باسنێ. لەتیف ساڵح عەبدوڕەحمان قایمقامی شارباژێر بووە لە ساڵی 1970 بۆ ساڵی 1974 یەکەم کەس بۆ بە ئۆتۆمبیلی خۆی لە ساڵی 1972 بەو ڕێگە نوێدا چۆتە باسنێ کە تازە بۆی دروستکراوە. شیوەکەڵیش هەر لەو ساڵانەدا یان ساڵێ دواتر ڕێگای بۆ ڕۆیشتووە و بە فرگرە و ساردا لە وەڕی هەڵز و کەمای زۆرە هەتا مانگی گەلاوێش سەوزە و لە سەرەتای سەدەی 20 کۆچەر و ڕەوەندی گەرمیان لە هاوینان تێچۆ و لەسەر چیا کە دەشتی ماڵە کوردەکانی پێڵن لەوێ خێمەیان هەڵداوە لەگەڵ ڕەشماڵ و چاتۆڵ. ناوچەیەکی چڕە دارستانێکی خۆڕسکە تا چاو بڕکا بێچاوێنی بێم داربەڕوە مازوار و دارەبەن و کەوت و بەڵاڵوک و گۆیژ و پڕە لە هەنگیش سمۆرەش لە کونیداری مازوارە هێلانە بە خۆی دروست کردووە و لەم نیشتیمانە مێژوویە کە لە سەردەمی لۆلۆیەکان و گۆتیەکان و مادەکان ژیانی تیابۆ و پێشکەوتوو بووە. ژمارەی شوێنەواری گرنگی ئەو دەمانە ماونەتەوە. لە شیوەکەڵ گرنگترین سیمای کۆمەڵایەتی لەم وڵاتە جوانە کارکردنە بەیەکەوە کە پێ ئەڵەن هەرەوەز یان دەستەوایی. کارکردن بەیەکەوە بۆ ترشکاندنەوە، بۆ شەتڵیان، بۆ گۆل و گەڵاجار و تووتنشکانەوە. ئێستاش ئەم سیما شارستانیە کۆڵخۆزیە لێرە لە کوردستان نەریتە و پێش قەومەکانی سەرزەمین وڵاتی سوسیالیزم بۆ کوردستان. بابچینە خزمەت پورە زەینەبی نەڵەس و بڕێ باس و خواسمان حازرە باسەرەتا لێی پرسی. لە ساڵی 1970 ئێوەی دەرکرد بە بیانوی شوێنەی ئەمنی ویستی کورد هەمووی لە ناو بەرێ شۆڕشەکەی مامجلال لە ناو بەرێ بەڵام نەیتوانێت ڕەحمەت لە باوکێ باشە ئەجا لێرە دەریانکردن بۆ کیۆ قەڵاچوالان شیوەکان لە بناری کوێستانی سوورچیەوە بەفرگرە ساردە زۆر سەغڵەتە ئێرە جستانە سەغڵەتە هەڵز و کەماشی زۆرە بۆچی باش هەڵز و کەما وەڵا بۆ حیوان حتا تەموز ئاوە سەوزان ساڵان هاتوین ئەڵمانەکەن لەو زامان کرد بە ماڵەوە وردمانە کردوان هێنامان کردە کایانەوە بۆ جستان بۆ گاگەل ئێستا خەڵە ناچێ بەو کێوە زۆر دوور و ناڕەحەت باشە جاران چوو لەکوێ ئاوتانێنا وڵا کاگرساگیانە و ساعت ئارێدا کانێک هەبوو کانی ساکێ پێێڕن بەتەنەکەمان هێنا بۆ ئێرە کانی سارکێ ئێستا بەس بەتەنەکە ئێستا بەڵێ وانە ئاویان هەیە لە ماڵەوە بەڵێ جاران ئەڵێم شەڵتەشە بوو بە شەڵتەیان هێنا وڵا لێرەکە ئێمە شەڵتەشتمانە بەتەنەکەمان هێنا بەشان بەشانە بەڵێ ئەو سایەوە بوو لێرە بەڵێ شکور نەجاتان بوو نەجاتمان بوو لەخوا بە زیاد بێ ئێرە چڕە دارستانی شەماش ئەرێ وڵا بەڵێ داری چی لێیە وڵا کاگنەشاگیان بەڕواری لێ و مازواری لێ و دارەبەنی لێ و هەموو دارێکی لێیە باسی دارەبەن لە کوێستانەکانی سەر و وێڵیشتەکەن بەڵێ لەکن ئێمە نایکەن بەس هەیە ئەیکا بەڵێ جارانتان کرد زووە لەم ئێمە بازی کەس ئەهادایان کرد ساڵان بەس ئێستانە دارەبەنی زۆرە و ئێوە بە ئیجارەیەن وڵی وایە شگڵێک بۆ ئەو کۆجەڵەیە باشە بەڵێ گوڵای دەکاتین گڵێک هەیە پێوی بەنگ ناوێ بە دارەکەەوە گڵی باشەیە باشە گڵی خۆی هەیە باش چۆن کۆیەکەن ئەو کەس ئەزانێت کە کام گڵە باشە ئەو شیلەی بنێشتەکەی تێ چۆن دوایی کابراایەکە هاێک دو ساڵاتی کۆزەڵی پێواکردن دوایی کردەوە ئەیکرد ئەنجای پاڵا و توێکرێت تەنەکەوە ئاوای تر ئەی فرۆشت ئێستا سای زووی بۆ بەڵاڵوک و ئەمانە وڵاگازەکەوانی خۆمان هەمشتی هیلەیە بڵاڵوکی لێ چوالەی لێ ئەو شتانی لێیە هەنگی کێویش بەڵێ ئەی چۆن هەنگ دۆزەکان ئەیان دۆزیەوە من ناگام لێ نەبەوەی دۆزن بەزەشی دۆزنەوەسن بۆ یەگەڕێن ئێمەش هەمانە بخۆمان لەسەرەوە هەتانە بەڵێ ئیسا هەنگتانەیە ئەرە وەڵا لەسەر و داتاناوی خۆتانەوەی کوێستان خۆمانە بەڵێ ئەرە وەڵا هە لە کلۆری
لە سونقای لەوێ خۆی لە سنووکان داتان ئەرە وڵا شکور باشە واریداتەکەی باشە خوا بە زیاد بێ باشە باشە سمۆرەشێ لەو چۆن نییە ئەرە وڵا لە گوێزەکان زۆری لێیە حەزم زۆر زاوە گوێزەکان هی پوچ و ئەمانەشی ناوێ بەڵێ گوێزی ساڵ ئێوێ بەڵێ ئیشارێتەوە بۆ ێزستان ئارە وەڵا باشە لێرە چوار شخصەیە شخص بەڵێ ئەوە پیرخورە نازانم ئەچون بە تەواف و شتیوەمانە ئەرێ وڵا گەانە سای خەڵق عقیەی هەبوو ئەچوون عقییان پێیان هەبوو بەس ئێستا قیان نییە خەڵەوە بزانم وەکوەسایە جاران چون بۆ بەڵاڵوک و گۆی شۆ شتانە بەڵێ بەڵێ باقی بێ ئەتان قسە ناو سەبەتەوە تۆ پێ لێرە جاران ترشکانەوە بە هەرەوەز بوو ئێستش هەیە بەڵێ هەر بە هەرەوەزە وڵا هەیە بخۆیشیان هەیە هەرەوەزەکە باشە چیتر بە هەرەوەز بوو جارە لێرە ئەوە ترشکانەوە بوو ئەو شەتڵ لیان هەمووی بە هەرەوەز بوو بەڵێ ئەی تووتنشکانەوە تووتنشکانە و شەتلیان و ئەوە بە هەرەوەز بوو گەڵاکردن بۆ حیوان لە کێوی ساڵانی بینی دارەکانەوە ئەی باش جاری وایە لێرە بە فرباری وڵن چ ڕۆژ بەخوا هین نەبوو بە فرباری بێ وا بۆ بدێتی بۆ کێوی بۆ سەر گەڵاوی بۆ بۆیە ناو بە ماڵ بە کۆ گەڵاکەی بۆ بەڵێ ئاوا بوارە وڵا بەفرەکەی سەختەوانە وڵاوایە بەڵێ بەخواڵێن جاری نەتوانی بە هاتوانیانە خەڵق سێ وایە ساشکان بە دووسێکە سون و ئەنجا دوایی چون و گەڵیان هێنا و ئاویان هێنا جۆرە کارجەکەی پێڵەن کارجی هەڵزوو کەمە بەڵێ هەیە چییە؟ وڵای ببن هەڵزوو کەمایە لە کوێستانی خەڵقەچەی هێنێ ئەم بە زۆری هەڵزی هەیە گۆزروان و پیچ ئەمانتان هێنا گۆزران و کوڕایە و کار شتێکی هەیە منتەقانەی ئێمە ڕاستە فەرمووی باشە لێرە شوێنێکی لەبارە بۆ بەخێوکردنی مەڕۆماڵات و گۆڕمانە نەوەڵە سەغڵەتە بەڵام خەڵکە هەیەی بەڵێ هەموو ئیسە خەڵک هەیەی ینی بەڵێ وڵایتی مەجبوری ئێستا ماڵانامی هەمانە گاگەلمان هەیە هەیە ئێستا مەڕ لە کێو بێ مەڕ نییە لێرە حیوانی وردە نیە هەر گاگەل هەیە گاگەل خۆ بۆ کیانەوە و بەس وڵان تۆزێ زەحمەتەکان جاگە ئێرە کوێستانە باشە بورە زەینەب ئێوە جاران هینە تەماتی لەهالت کە تەماتان کردەوە باینجان و ئێستاش ئاکەین تەماتە لەکەینەکە بمان بێتکەین بۆ زستان بامێ وشکەکەین بەروبوومی ئەو شیرە چی دروستەکەن وڵا ژیرکە یاک بەساگیان ئەسەر مانگای بڕێ دۆشین شیرەکەی کوڵێنین و ئەجارەوانێ دروستەکەن کەشەکەین و شیرێژەکەین و شیرە چییە؟ شیرەکەی ئەی مانگاکانە ئەی کوڵێنین ئەنجایکەین بە کەشک و بە شیرێژ و بە پەنیر و بەڕۆن و ئەی ژێنی نەکەین ڕۆنەکەری لەکەین و باشە ئەمانە هەمووی ئەەکەن بۆ زستان فرۆشین بۆ خۆمان و هیزەتانێ هیزە لێرە نییە جاران هەبوو مەگە زوو بوو بێ وڵی لێرە نەمدیوە من وایە بەڵێ باشە ڕۆنیان تێ کردووە زوو ئەڵێن بەڵێ بەس بەخوا دەکنێمە نییە من نەمدیوەوە ئەوە نەدی نەبەخوا میوەڕنین کەیە ناوێتی مایشماوە پێ نەگەی وەستا قەیسیز و پێگا لێرا ترێ پێگا لێراوانە بەرچنەوە ساگەر ببێ بڵێ زۆر بێ مێژی لێکە یان هەر بەشی خۆیەکە بیخوا دروست کردووە نەبەخوا ئەی خەڵک دروستێک لێرە لێرە کەس نایکە کارگەن بە دۆشامان لێکە دۆشاوی ترێمانەکە ساڵان نەوەڵای ئێستا نایکا کەس ژیانی جاران خۆش بوو یای ئێستا وڵاگیان بڵێم چی وڵای ئێستا خۆشترە ئێستا خۆشترە جاران حکوومەتی بە عەز ڕەبایی لێوێدانا و لێوێدانا هەموو نەتاوێرە سەر دەربێنی ئێستا باڵندە و ئازادی و کوردستانی جوان بکە بڵێ خوای گەورم کوردستانە پارێزی ئەوم بۆ بەرە هەدە ساڵەوە هەڵۆ چۆنی هەڵۆ ئەخوێنیت لە پۆلی چەنی هەی ئافری مەکتەبەکەتان لەکوایە سیرین چی دەی سیرین لەو دێ ئەو دی و مەکتەبمان نییە بە بەفر و سەرما و باڵێ چەند خوێندکارن لێراچن بۆیە هەر من و براکەم ئەی ئەوانی تر ئەچم بۆ شار ئەچم بۆ شار تەلە بە حەزەکەی مەکتەب لێرە بکرێتەوە باڵێ ئیشەڵڵا حکوومەتی کوردستانەکەی خۆتان ئێوە مافی خۆتان وەکو من وەکو هەمومان مافمان یەکسانە ئیشەڵا مەکتەبتان بۆکەن و ماڵتان ئاوا بێ و سوپاس بۆ خوای گەورە کە ژیانمان باش ئەوش بەرە دەست باشە با ئەوش قسە بکەین تۆ چەند کەسە شەهید بووە وڵا من 5 ئامۆزام شەهید بوو مامەم ئەبەدالار مەشهور بوو لە سەرگەڵ و کیمیایە ئامۆز ئەوە مامەم بوو ئامۆزاکانم کیمیایی لێیان کێو کێ بوون وڵات 4 ئامۆزام
ئامۆزان پێشمەرگە بوون ئامۆزان کیمیایی لێیان 5 ئامۆزام و مامەم عبەدالات کیمیایی لێ یا لە سەرگەڵ و لە سەرگەڵ و بەڵێ بەداخەوە شەید بەڵێ بوونەوە والله زۆر یەک تاق ئامۆزان ماوە ئێستا کەسی تر لێ شەید نەبوو لە ئەسن بۆ ناڵەس و ئامۆزاکەم و برازاکەم ئەسن بەس هەر ئەو برازا و ئامۆزایان ماوە کیمیایی کوشتنی شەیدی کردن مەڵێ کوشتنی ئەوە کیمیایی عەرەب بوو هی بەعز بەڵێ باسی کوشتنی یارە والله کیمیایی کاتێ ڕێگا بۆ گوندەکانی سیوەیل سیوەیلی تەخت و سیوەیلی سەخت و سیوەیلی ئالانکرایەوە حاجی علی ئاغا دوو پیکابی کڕی یەکی دایە دەست شۆفێرێک بە ناوی عومەری حەسەن پاڵتۆ و ئەوی دی دایە دەست حەمەگەردەشی کەنارویە ئەو جا گواستنەوە هەنگاوی پێشکەوتنینە لە کەروبار و وێسترەوە بۆ ئۆتۆمبیل لێرەش لە مەملەکەتە ناوازەیە لە ساڵی 1956 مەکتەبی تیاکرایەوە و یەکەم مامۆستا و هەوڵین مامۆسا ئەکرەمەفەنی بووە 1000 سڵاوی لێبێ کچیش خوێندیانە لێرە بەڵام لە شەڕی عروس کە ئەو مملەکەتانە وای پێڵەن واتە ڕووسەکان و ئینگلیز و کورد گرانێکی زۆر کوشندەی لێکەوتەوە حەمەسوورە حەو کەس بوون لەم دێواتە لە شیوەکەڵ لە برسا مردوون و مەحمووی مام ساڵح کە سوکاری هەموو مردوون و قەبرسانێکیشان بۆ تەرخان کراوە بۆ مردوانی ئەو گرانیە ئەوێ دەمێ بە شەڵتە و کرد ئاویان لە کانیاوەکان هێنا و دواتر تەنەکە و کوونگا لە کانیاوەکانی دۆڵەمیر و هۆرمامۆ و کانی سارچێ هەر لەبەر ئەم چەمیلانە تووتن و ماش و مەرەزە کراوە ئاشی ئاوی لێبووە ئاو سێ ئاشی ژێڕاوە ئەمەندە زۆر بووە بە تایبەت کانی سارچێ کە ئاوێکی زۆری بووە ئاشی سۆفی سائی و ئاشی مامفەتاح و ئاشی حەمەی حەلاوەخانی لەسەر بووە برام بە ئێوە بڵێ لە نۆڕک و سۆرەبان و زاخێ و دەشتی زاخێ و نەڵەسو و بۆسکانەوە باڕاشیان بۆ هێناوە لە شەستەکان هەرسی بەفر زۆر بووە قار حەسەن و وەهابی خاڵەمینام کاتێ لە بلەکەی بانە ئەگەڕێنەوە بۆ شیوەکەڵ ئەکەونە بن هەرسی بەفر و لە شیوی گۆیژە بەڕوارێ پاشی چەند ڕۆژێ پێ ئەزان و تەرمەکانیان دەرەهێن و ئەیانێنەوە بۆ شیوەکەڵ گوندی شیوەکەڵ کەرتی کشت و کاڵی ژمارە 36 و بە ناوی 65 وتیارەوەیە سەرتۆپی باخی میوەیە زیاتر لە 7 باخی میوەی لێ بە تایبەت گوێزی کوردەواری ئاوی سازگار و بێوێنەیە ئاوێکە تەندروستی مرۆڤ چاکەکە و نەخۆشی لە بڵێنی بەشەرا ناهێڵێن 100 حیف ئەم بەهشتا لە وەرزی جۆسکوتان لە مانگی دەی ساڵی 1970 بە بیانووی پشتێنەی ئەمنی کە پلانێکی کوشندەی بەعسی عەرەبی فاشیزم بوو بۆ لە ناوبردنی شۆڕشی نێوبڕابەتی نیشتمانی کوردستان و پیری کوردایەتی مەزنی کورد مامجەلال لەم کوردستانە ئەم وڵاتە نەما و بە بڕیاری ژمارە 24 واتە 24396 لە سەرەتایی ساڵی 1970 ناحیسی وەرهەڵوەشایەوە بابچینە لای مەریوانی ئەنجومەنی گوند و خاڵە ئاسۆی شیوەکەڵ لەو مێژوانە بگەڕێن سەرەتا من لە ئەنجومەنی ئاوایی شیوەکەڵ ئەپرسم و ئێوەش گوێڕادێرن کاک مەریوان بە سەرەتا لەوە بپرسیم کوردەواری و توێتی ئاویان وایە سەرچاوی ئاوی خواردنەوەی شیوەکەڵ بڵێ چییە؟ سەرچاوی ئاومان سێ سەرچاومان هەیە چی و چییە؟ هەمانەوە سەرچاوی کوێستانیمانێ لەسەرەوەیە بەڵێ چی پێڵێن؟ سەرچاومانێ سەرچاوی کەمانێ لە دۆڵە میری ئەوی شار بۆ کشت و کاڵ بەکاردێ و بۆ خواردنەوە بەکاڵدی سەرچاوی خواردنەوەشمان لەم چێوە دێتەوە لوسکی پێڵێ بەڵێ سەرچاوی ئای خواردنەوەمان ئاوی سازگار و شیرینی کوردەواری زۆر بەلەزەتە چی لە بەراکەن وڵاتی تەماتی لە بەراکرێ خیار و تەماتە و باخمان هەیە باخ پێشتر من بیستمە تووتن کراوە ماش و مەرەزەش بەڵێ ئەمە ڕاستە؟ بەڵێ باوکی خۆم بە ڕەحمە بێ مەرەزەی کردو لێرە ئاشی ئاو هەبوو لەسەرەوانە سێ ئاشیشمانێ بوو سێ ئاش لە چۆچۆ ئەمە لێرە ئاشکانی سارکێمان هەیە لێوە دوو ئاشیکەی لێ بوو ئاشی ماڵ حاجی فەتاحی ئاشیش کەشمانەی ماڵی کاکسۆفی سەعاغایە ئاشی شانایی هەمێ حەلاوە خان بوو وایە ئەمە لە چۆ باڕاش هاتووە باراژ لە سوورەبانەوە هاتۆتەوە بێرە بەس بارە بچووک نە بارە بچوک بخان ئاشیان هەبوو
تۆکسیرین و وەکو یعنی هەمووشی لەسەر چەمێک بوو بەڵێ ئەوەنە زۆر ئاو زۆر بوو بەڵێ ئاو زۆر بوو بێحەد بوو ئێستاش تا لە ئازار لەنەوەکانیشە ئاشەکانە ریشانەکە دێکیان یعنی لە نۆڕک و لە سوورەبان و لە نەڵەس و بۆسکان و بڵێ بارێ ئەوانە و باڕاشیان هێناوە بارشان هێناوە بۆ ئێرە ترنجا بارش سەرای بۆ ئاسوتی بەرداشەکان ماون بەرداشەکان ماوە بڵێ ماون وانە بڵێ باشە لێرە هەرسی بەفر هەبووە هەرسی بەفر هەرسی بەفرمان هەیە ئەو چاڵی بابڕەشاوە هەرسی بەفر هەبووە ساڵێکیان پێم وابێ هەفتاوسێ هەفتا و دووە دوو کەسی ئەم ئاواییە بڵێ لە بلەکێوە ئێوارە ئەبێ ئەگەڕێنەوە بڵێ ژێر هەرسەکەون ئەمە ڕاستە بڵێ یەکیان مامی خۆم بوو ناوی کا قادر بوو قادرشی پێڵێن قادر حەسەن هەزار ڕەحمەتی لێبێ ئەویتریان ئەو کاگ وەهابیان پێگوت وەهابیان پێ وهابی خاڵەمینان پێکتووە هەردووکیان بەیەکەوە بوو ناتبوونەوە هەتا بەو ناو نیشانە خەفەزی کەیان پێ بوو ئەوەنە سورعات بوو بەفرەکە کەی پێتانزانی وڵات دقیبن سیانزە چواردە ڕۆژ بۆی گەڕا ئارەوەڵە چاوە لەژر ناو بەفریشان بۆ گەریش نا دوای چواردە ڕۆژ بەزیان شیوەکەڵ بڵێ ئاوایە خۆشەویستەکەی ئێوە ئەو ئاوای من بە پایتەختی مەملەکەتی هزار پۆشی وا بجارە بەڵێ خۆ کردی کشتتوکڵی ژمارە چەندە 36 بە ناوی چەند جوتیارەوە بوو 6 جوتیار قەغەتان هەیە و هەمانە خۆڵە وانە چەند باخی تایە باخ تقریبان 50 باخێکی تایە ماشەڵڵا چی و چییە قەیسیە گوێزە خۆخە زەیتونە ئەم شتانە باشە بانەکەی لەسەر سوورکێ و کوێستانەکانی سوورکێ و پێڵێن بانی ماڵە کوردەکان بڵێ ئەمە ینی چی ئەوە وەختی خۆی خێڵ و خوار ماڵە کوردی لێ بوون هاتون لێوێت تا کەواتە ئێرە هاتوچووی کۆچور و کۆچبەرانەوەمانە بووە بەڵێ تا ژەو چێوە هەر بە ناوی ماڵە کوردەکانەوەی بە ناوی ماڵە کوردەکان ماڵە کوردەکان کەوت خۆی لێ خستیان زستانی سەختە بەفری زۆرە ساڵانی پێشوو سەخت و بەدێستا ئەو دیسانانە نەماوە بەفر کەمترە بارێ باوکت جارێکیان وتێتی چل شەو ئێمە ڕێگەمان نەبووە بە ڕەحمەت بێ بڵێ چۆن ئاوی بەفریان توانۆتەوە چل شەو وڵاخە بەرزە نەکراوەتە دەرەوە بەفرەکەەوەنە زۆر بووە دواتر بە ڕەحمەت بێ ژێڕایك و لە ماوەی ئەم شەوە بەفرمان توانێتەوە یامانە بە وڵات کاک مەریوان کاتی وابزانام گوێز کوتان بوو مانگی 1970 بڵێ حکوومەتی بەعسی فاشیستی داگیرکەری عەرەبی بڵێ بە ناوی پشتێنەی ئەمنیەوە ویستی شۆڕشی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەتی مامی گەورەمان بڵێ لە باربەرێ بڵێ ئێوەیان ڕاگواست ئێمان ڕاگواز بۆ قەڵاتۆلە بۆ قەڵات چەند ماڵە من ئەو کاتە ئەو کاتە تقریبن حتا ماڵێکە بوو بەڵامی تر نەوە سال لە ڕێ ئەوەی تا خەڵکەکە تاوە چۆڵی کە خانوەکانی تەقانەوە بە بەرچاوی خۆتان بە بەرچاوی خۆمان پورە هەنگ و هەمووی تەقانەوە هەرەوەڵا هەنگ ئەو ماڵێک کاک حاجفەتە حی لەو بەرەوە هەنگڵانێک هەموو 6 هەفتە هەنگتیا بوو هەمووی تەقان بوو ئیتر ئەمجا ئێمەش نەگەین یعنی خەڵک بەتەواو لە دێکە ڕەت نەبوو بکە تەقانیانەوە دێکە یعنی ئەو کاتە 12 جوودگاشی تیا بووە تیای بوو بەڵێ ئەوانە ئەوە بەردەست کاک ئاسۆ کاک ئاسۆ بیخەلای دەمتەوە کاک ئاسۆ لە ساڵی 91 وابزانم بە هەڵەداوان خۆت و باوکت ڕاکەن بۆ ئەم نیشتیمانە جوانە بۆ ئەوی کە ماچی زەویەکە بکەن و ئاوادانی کردن بەڵێ ئێمە لە ساڵی 91 کە ئینتیفازە بوو هاتینەوە بۆ راپەڕینی گەلی کوردستان راپەڕینی گەلی کوردستان هاتنەوە بۆ ئێرە بەڵێ خانوتان دروست کرد خانوشمان دروست کرد بەڵێ ئەی دوای ئەوە خەڵکی تر لەگەڵتان بوو خەڵکی تر بەڵێ دێکەمان ئەوان بوو لەخوا بەزای 15 ماڵ هاتینەوە ئەمەی خانووی دروست کرد و لێرە بوون ئەی چۆن مەڕووماڵاتان دەست پێ کردەوە بۆ بڵێن وڵایتر وردە دەستمان پێکە کڕیمان وردە دروست بوو مانگایەک و یەکێ دوو سەر ئێمە خۆمان ئەوینە بە ڕەشەوڵاقمانەوە 5 سەر ڕەشەوڵاقمان هەبوو تر لە وردە ئەی باش ئێرە هەمووی سوتا بوو کانیاکان تەقیبەوە ئەو دار و درەختە جوانی کە بەهشتی ئەو دیاری ئەو خوایە بەس کوراییدا هاتبوو سوستانی زۆربەی وشک بوو زۆر لە هەوڵ دەستمان پێکی خەریکی باخ و ژۆزەکان سەرپەلێمەی وشک بوو بڕیمان ناترسان ئاسۆی برام بەرەوەڵا بە شارەزا بوون ئەو شوێنانەی کە ئەڵغام هەبوو ناشوین ئەمازانی لە 94 باوکت ئەمری خواکەمەدی لێبێ لە هەر لێرامێنەوەیەوە بڵێ ئەجا تۆ ئەبێ شان بیتە بەر کاسبی ناڵوانە چیدانەکرد لێرە وڵا لێرە خەریکی فەلاحەت بووین باخباخەتانە کرد وڵا ماش و توتن بوو تەماتە بووتە ئەو شتانەمانەکرد ئەوانتانە کرد باخباخاتیش باخباخاتمان هەبوو جۆزمان هەبوو بەشی ساڵێکی ژیانیەکردن پێژیان تقریبانستانان آخر خۆت زانی کار و کاسبی نییە جوتیاری تردانی ئەو وەختە ڕسق باش بوو لە خاوەزەوەک ئێسانە بوو جۆزشمانە و پێژیانی تر
ئەو وەختە بەڵێ ئیتری شوکاریشە بوو بۆی مەرزێک کرا بۆ لێرە بۆی ئەوشەوە مەرزی بڵێن دیوی کوردستانی ئەو دی و کوردستانی ئاڵوگۆڕ شتومەک ئاڵوگۆڕ هەبوو کەسابەت منتیا کرد کەسابەتان تیا بەڵێ حاجی محەمەد ژات خاڵێ حاجی محەممەد کەمتر ئەو لە ناوشار بوونەوەڵا بەس کەسابەتی تەبان ئێرانی زۆر کردووە بناری سیوەیل کوێستانەکانی سوورکیە و لانەی گەشەکردنی شۆڕشی نوێ بوو. جەمالی عەلی باپیرەکەی کوڕی یەکێتی و دەروێشە ئازاکەی مامی گەورەی کورد و شەید ئەحمە فەتحوڵڵا ئاغای دڕی و حەومین ئاغای بارێ و مستەفا چاوڕەش و ژمارەی قارەمانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە موسەک و تیمار و سیرەی بابەشێخ و بارێ و مەروێ هەتا سوورەبان و چەمەک قوتابخانەی پێگەشتنی پێشمەرگی نوێ بیری نوێ شۆڕشی نوێ بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان بوو قوتابخانە بوو بۆ مەملەکەتە. سەرتۆبی بناری سیوەیل و بناری سوورکیە و دەروێشی یەکێتی نیشتیمانی کوردستان و پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاشی لەسەر بێ. شیوەکەڵ وڵاتی پێشمەرگەی یەکێتیە، وڵاتی پاڵپشتی یەکێتیە، جوتیار و گونشین بە باوەڕی گوڵی ڕەنگا و ڕەنگی مامی کوردایەتی ڕەوانشاد مامجەلال پەروەردە بوون. دێرەی سەر و خوار و هەموو ئالانی شارباژێڕ و شارباژێڕی سەخت و تەخت و سیوەیل بوونە پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان. نانی ناودەمی خۆیان و مناڵەکانیانەوە بە پێشمەرگەکانی یەکێتی. لێرە عەبدوڵڵای ئەحمە ڕەشی ئەو دەمانە ئەنجومەن بوو لەگەڵ کەمالی مام عومەر هەمیشە پاریان کۆ کردەوە. ڕوبعێک لەو 400 فلس لە و 500 فلس لە و نیو دینار لەو لە شیوەکەڵ بۆ فیشەک و تەقەمەنی پێشمەرگەکانی یەکێتی کۆیانە کردەوە. دوو برای قارەمان غەریبە ڕەشی مام عەزیز ساڵح و سمایلی برای بوون بە پێشمەرگە حەیف یەکێکیان لە خڕی زێوێ و ئەویدی لە داستانی گۆپتەپە لە 6 دوی 1985 شەهید بووە. بابچینە خزمەت کامەرانی عوسمان حەسەن و محەمەی مام تۆفیق بۆ ئەو ڕۆژگارانە بگەڕێنەوە و بناری سوورکیە بکەینەوە ڕۆحیانەتی شەهیدانی کورد و کوردستان و ئەوجا پیان بڵین. کامەران بناری کوێستانەکانی سوورکیە و بەڵێ لێرەوە تا ئەگاتە نۆڕک و نۆڕکی حاجی حەومینی خۆ بەڵێ ئەمە شوێنێکی لەبارە بۆ گەشانەوەی شۆڕش ئەو زۆر ڕاستە وایە بەڵێ پێشمەرگە هاتوێتێ بەڵێ پێشمەرگەی زۆر تیا بوو عەبدولمەلیکی تیا بوو حای سابیری سوورەبانی تیا بوو ئەوەی کە بەبیری من بێ ئەمە سابیری سوورەبان و هەروە بێتەوە لەگەڵ عێزەتی نەنوان کائێزەت زوو ئەو لە شۆشی ئەیلولا بوو کە بەڵام هاتوونەتە ئەم ناوە بەڵێ هاتوونەتە ئەم ناوە لێرە هاتوون بۆ ئەم ناوە لەو چەموشتانیان نانوشتیان برد و پێچاردووە چوونەتە شوێنی چەپەک قوربانیانمان بۆ بدن باوکم نانی بۆ بدن بۆ چەمانە بۆیە بدن بۆ قەڵای سڵەمانی بۆ شوێنی بیستومە پیاوەکە بۆ ناوی عەبدوڵای ئەحمە ڕەشیە ئەوە حاجی عەبدوڵا بۆ بەڵێ لەگەڵ ئەم کاکەمالی خۆمان ئامۆزای کاک بێستون و هەڵوان ئەمان پاریان کۆ کردو لە خەڵکی دێ بەڵام ئەوی کە سیقیان پێ بووە بە 3 ڕوبعێ لەو 3 لەو نیو دینار لەو خۆیان کردو بۆ پێشمەرگە بۆ فیشەک و بۆ هەموو وەریانەگەر تا بەبیری من کەتێکەش ماڵی نیو دیناریان کۆ کردو جان گوای خانی پێەکەین و بۆ سپیاری پێکردین وایە ئەوەم بەبیری من شەید ئەحمە فەتحوڵڵا کوڕی ئەحمە فەتحوڵڵای ئەحمە فەتحوڵڵا ئاغای دڕی ئێرە شەید جەمالی عەلی باپیر هاتووەتە بەڵێ هەمویان هاتوون ئەمانە هەمویان هاتوون بۆ ئێرە باشە لە ساڵی 1970 کە شۆڕشی مەلا مسفات وایەوە بەڵێ حکومەت هاتەوە بەڵێ بەزیل هەمووی ئەسکەری هاتەوەکن ئەم مەخبەری ئەوەی کە سیلاحی بوو هەمووی شاردیەوە لە کۆ شارتان و کاک وەڵڵا هەمووی لە کایانە و لە دارا و لەو چەموشتانە ئەنجا لە ژێر زەوی و دو ئەوەی حکومەت ئافاتێکی یاکوتی کاکەجی 50 دیناریەم و بیانێنەوە خەڵکەکە هەمووی تەسلیم کردەوە بەدێ و تەسلیمی کردەوە ئەیتی وا بوو دەمانچێکی شادەوەی وا بوو بڕنەوەیکی جوانی بۆی شادەوە تا چوونە قەڵات چۆلە ئەزایی چی ناخۆش ئەو ناخۆشە تۆ لە 1970 و 1970 ئەمانە پێشمەرگەی لێ بووە
شۆڕشی لێ بۆ دوایی داگیر کرد ڕێک وا جانێکی ناخۆش ماوە بۆ هەیە مەخبەریەوە جارێکیان وابزانم عەبدولمەلیکوان لەو بەرەوە حاجی سابیر بۆ حیسابی و ئالیەوە حاجی سابیری سوورەبان سوورەبان بەڵێ بەڵێ تەقەی لە مەخبەرەکەی کرد بەڵێ من شوان بووم ئەو ڕۆژێ بێمانە کە تەقەی لێەوە لێ بۆیە کرد ئیتر بەخوا خۆی هیچ نەکرا ئەو لێ مەخبەرێکی عزین و بەرزی تا تاقەکە بوو کردیانتەوە بەڵبانام هەر بۆی هەر خۆش بوو ئالێ وڵا وەکو شۆشێک دروستە بوو شۆشێ دروستە بوو شتێکە بوو ئالێ وڵا خەڵک زۆر دڵی خۆش بوو سڵێکیان نەکرد ئەی باشە ئیتر لە دوای ئەوە کە لێرە ئێوەیان ڕاگواز لە هەفتاهاش بەڵێ پێشمەرگە لە منتیقای مابوو پێشمەگەر لە منتیقای مابوو بە کەمی لە ناڵە سوێ لە غەزێنە لەمانە مابوو بە ئەنجابەری لە چەمی ئاشی باران بەو بەریەوە ئەو دیانە ئاڵک و زێوێ و ئەوانە لە هەمووی بوو مەقەری گەورە لێ بوو بەڵێ ئاشی بارە ئەم بەرێ بوو ئەو بەرێ ئەوانە هەمووی لێ بوو لەوانە پێشمەرگە بەڵێ هەر مابوو پێشمەگە هەر چالاکی خۆیەکەدا بە قەڵاچۆلانی بەکە ناوێ دوو زەلام هەبوو هەزار ڕەحمەتیان لێ بێ یەکیان ناوی غەریب بوو ئەویتریان ناوی ئیسماعیل ئەوە کوڕی دەرێژ عەزیزین بە ڕەحمای بێ هەردووشیان بە ڕەحمەت چوون شەید بوون کوڕی دەرێژ عەزیزە خەڵکی ئەم شیوەکەڵێ ئەم شیوەکەڵێ داگی نای باجی ئامینە ئەمانە یەکەم کەس بوون بوو پێشمەرگە ئەرەوە یەکەم کەس بەڵێ کوڕێکی نەمر کە لە قەڵاچۆلانی بوون شەید بوون هەردووچ هیچی واشیان بەین نەبوو ڕاستە شەید ئامۆزای ئەم کاکە محەمەیان هەردووچە ئەوە بۆ بەردەست کاک محەمەد کاک محەمەد تۆ تەمان بە ئامۆزاتن ئەو دوان دوو قارەمان دوو برا لە پێناوی شۆڕش و میلەتەکانە خۆیان بن بە کوشت بەڵێ بیرت دێخۆ چۆن کاغەریب گەورەتر ویا ئسماعیل کاغەریب گەورەتر بوو ئەو لە شەید بوو لە خڕی زەوێ لە خڕی زێوێ لای سوورداش ئەی کاکە ئسماعیل کاک ئسماعیل لای دێی ئەسکەرەوە لای گۆپتەپە شەڕەکە هێشتا و دوو ئاسانی گۆپتەپە داسانی گۆپتەپە ڕاستەکەی لەوێ شەید بوو هەشتا پێنج شەید وی هەشتا و دوو هەشتا و پێنج بوو بەڵێ من بزانم یا حوتی دوو هێشتا و پێنج یا شەشی دوو هێشتا و پێنجە لەو داستانەکەی وایە ڕاستە ئەی مەیتەکان تەرمەکان جەنازەکەی شەید غەریب خوا عەفیکە ئەو کاتە لەگەڵ خوا لێ خۆش بوو بای زاغایە و ئەوە هەموو کەسی خۆمان خەڵکی دیێگا لەژێر گەڵابەلمە خستیانە ژێر گەڵابەلمەوانێ و لە ژێر گەڵابەلمەکە هێنامانەوە بەگری سەیوان و بەدزیەوە والله ئافرین ئەرۆڵە ئێستا جەنازەکەی وازم لەگەڵ جەباری ئەلی باپیرە لەگەڵ یەکێکی لەو شەیدانەیە بەگردی سەیوان لەوێ ناشومان ڕاستە فەرموویت شەید هەژار هەیە دەرەویانیە برای مام ئەنوەری خۆمانە ئەویش کە لە سلێمانی شەید بوو پیرۆزگای خستمە ناو سەهۆڵەوە ئەلاسازمە قاڵبی سەهۆڵ قوربان لەگەڵ ڕێمی باسا و کاتە ئاوا بوو خەڵکی هیچ گومانی ژانی ئەمە و لەگەڵ کاتانی ناوی ڕێبوارە شەی ڕێباری کاگەحمە بڵێ ئەویش شەیدی لەکوێ شەید بوو بڵێ ئەی عەبدوڵای حەمومی نەسوور کە عەبدوڵاوە لە ژیانە ماوە الحەمدوللا پێشمەرگەی کۆنی یەکێتیە و ئێستاش هەر پێشمەرگەی و هەر ماوە هەر ماوە باشە لە جەنگی عێراق ئێران لە جەنگی عێراق ئێران حکوومەتی ئێران گەیشت ئەم ناوچەیە حکوومەتی ئێران زۆر قوربان ئاتا گەیشتە پشتی بێورێش و لە زۆر هاتووەکەم ئێمە داگیرا بووم دێ ئێمە ئێمە لە مەجموعی قەڵاچۆلان بووین ئەو کاتێتر ئەوە بوو کە زۆر هات مەجموعی قەڵاچۆلانیش قەسب کرا ئەوێش خەڵک چۆڵی کرد یعنی جارێک لێرە ڕاجۆزران بۆ ئەوێ لێ جارێک ڕاجۆزران بۆ بازیان و باینجان و زۆریش بوون ها ئێوە بەتایبەتی ئەوەی قەڵاچۆلان کە ڕاگوێزرا بۆ بازیان و باینجان هەموو ئەم گوزەرە بوو بناری شێشان نەخسێ ماشان گوێز دێ کامەران لێ سەد دێ بوو ومان بێورێ کەنار بنارە بۆ سەر مڕانەوە هەتانەوە ڕەباب هەتا تۆ بۆ گرگاشە و ماشان و شانەقسێ و مەروێ و هەر هەمووی هاژەی چەم و جۆگەلەکانی کوێستانەکانی سوورکیە و مەستی کردووم شنەبا و شەماڵی ئەو کێوانە ئەم درەختانە گەڵا و گۆڵی کردوتە سەما و هەناسەی پڕ لە بۆن و بەرامەی نیشتیمان کردووم مەستی کردووم باڵندەکانیش لەو هەردوو چیانەوە نەغمەی جوانی نیشتیمانیان کردووە بە سرود و گوێیەکانیان پڕ لە ئاوازی خۆشی کردووم
مەستی کردوم وای نیشتیمان چەند نازداری وای کوردستان چەند مەزنیت چەند جوانیت سوپاس بۆ خوا کە ئەم نیشتیمانی بە نسیبی ئێمە کرد ئێمەی کورد سوپاس بۆ خوا کە ئەم نیشتیمانە جوانە هەتا ئێستا و هەتاشە هەر نیشتیمانی کوردە و هیچی تر سڵاو لە کەرکووک بە باوە گوڕگوڕ بڵێ بۆنی گەڵای گوێزم بۆ ناردوویت کڵپەت بۆن گوێزکە بە خورماتوش بڵێن تۆزێکی تر بۆنی چەم و ڕووبار و درەختەکانت بۆ ئەنێرم دێنەوە بۆ لات و تۆش دیتەوە بۆ ئێرە لە شیوەکەڵ بەڕاستی شیوەکەڵە بەڕاستی بەهشتی سەڕووی زەمین و جوانیە لێرە هێشتاش کوێستانە ئەوە خەریکە ئەکەوینە هاوینەوە هێشتاش کوێستانە لە شیوەکەڵی بناری کوێستانەکانی سوورکیە و لە ناحەی باسنێ لە بناری سیوەیل لێرە چیرۆکەکانمان هەموو بۆ گێڕانەوە یەک چیرۆکی بچووک ماوە بەتان باسکەم ئەویش حەمە چاوەشە کە لە ساڵی 1650 زاینی خۆی و ساڵحی کوڕی و پیرۆتی کوڕی و عەبدوڵای کوڕی لێرەوە ڕۆیشتون هەڵەبجەی شەهیدیان ئاوەدان کردوێتەوە سڵاو لە شیوەکەڵەکان سڵاو لە مەحموو ئاغای سەلیم ئاغای شیوەکەڵ کە بەرامبەر بە عوسمانیەکان وەستاوەتەوە و هەرێمیشی سەر بەخۆی ڕاگەیاندووە سڵاو لە ئێوەش کوردستانیان خۆتان بپارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا با هەمومان بەیەکەوە لەشمان ساغ بێ و تەندروستمان باش بێت سڵاوتان لێبێت.